سڵاتان یازان خۆشستان بەخێر بن بۆ ڤیددیۆکینێ لە یاری زۆر خۆشی گاد و فۆر سێ گەڕینەوەلاتان لە پارتی دووەم هەروەک لە پارتی یەکەم پۆسایدمان کوشت و هەروە چون بۆ لای زیوسمان شاری لەگەڵا بکەین بەڵام زیوس دەستی گایە بڕیەوە گاش زەبەرە حکە و کەکەوتە خوارەوە ئێمەش کەوتینە جیهانی هادیسەوە ئێستاش زانین چی شتەکانی تر وابزان دەدەم جارە هادیس بکوژین ئازە ڤیددیۆکەمان ڕیکۆرد کرد بەڵام کارەبای لەسەر کوژایەوە بۆ دیسانەوە دووبارەی دەگەینەوە Hardis denk quality. You will be back, Spartan. Did you miss me? دیسان گرایتەوە سپارتان بیریم نت دەکرد The planes of exile will serve you well, Kratos. Use them to call forth the spirits of your exiled Spartan brothers. شمشێری هێراتینا دایان کریتۆس کە بۆی چاکرد زۆر بەهێز ئەوەی خۆی لەوەی پێشتری بێسرە دەبێم هێزەوە لە ئازەوەمان کرد ئارمی سپارتان هەتا سوپای سپارتان یاریکی زۆر شازە بووە چەند دووبارێکەمەوە لێ دەزانان ئەمە نامەیە کە لەلایەن ڕەحێکم نووسا شتێکی وا گرنگی تێدا نییە ئەمانە هەڵگرین زۆر زۆر لەتەواو سەرم ئەم کەدێکیشی بتوانین سەرکەوە کاری بۆی ئەمە و داغانەکەێنە نیان خێرات
کاتێکا دەگرێت سەدەوێت لەو دەرگایە بکەم. لێرە ئەمانە هەیە بەبێ هەڵیان گرین بۆی شێرەکەمان بەقوتکەین. ئەم ڕێگا داخرا تاکو تیرەکانەکە دێ باو دێکەی I have suffered enough, Spartan. Hades, he sentenced me to this eternal torture. My prison of tinder. But now that you are here, you can free me. All I have left is my bow. Please, free me. لێرە ئازادم کە That is yours. دەزانم تۆ دەتوانیت ئازادم بکەیت و ئەگەر ئازادم بکەیەوە تیرەکانەکەی خۆم دەدەمێ. Keep it away from لێرە me! ئازادم کەەوە تیرەکانەشی توێ. If you light me on fire, I cannot help you. Please, be more careful. ناسی تۆ. The fire! It's too close! سەرڵام دەبچین سەرتا دیسانەوە دەرگاکە بکەینەوە. Keep the flames away! باشە دەبین. What are you doing? شرط غريبة. Keep that beast away! Please, I cannot die this way! Oh shit, بيجري. Please, Father! Spare me! No! No, stay away! No! Help! Please! Bana gelir isteyin. Bana da istedim hanım. You have gained the bow of Apollo. Its fiery arrows will clear your path.
ئەمە بەسەرکەی ئەم پەڕێ بۆیە کە خوێنشینەکە زیاتر بێت درێژتر بێتەوە زانیتوانێ ئەمە نێشیشە بێزکەین سەبارێزی دەکەین جوڵەیەکی تمان بۆ کێرە ئەمجار کردومەتە دووستێ لە سەرەتا یاریدام کردەوە ئەوەی کارەبا نەکردووە دووستێ لێرەدا هەڵام کردووە بەسەرم دیواران داچینە سەرم سەرلێرە شتێم داغا نوشێناندا لە یاریەکانی گادۆڤۆر زۆر شوێنی نییە کەشتی تێدایە دەتوانانی وەرگری باشەکانی پێشش باو
Venire voi ten regalapino. Se saran şiddet verdi. Bilmiyorum. Ben de sana bana bakıyorsun. Eğer baba. Zareyduğum. Navi violin amana. Ozara bu dergâhın. Yunavku zavalaktik. Tek düşeceğine. By the gods of Olympus and Order of Zeus, we are the three judges. Face your final judgment, mortal. King Aeacus has found you wanting. King Rhadamanthus has found you worthy. It falls to me, King Minos, to make the final decision. Your future is cloaked in shadow. The realm of the afterlife is not yet ready for you. Beyond that door waits your destiny. Let's see if we keep going.
پیکری تێکە لە بڵۆنس دروستکراوە. بە دەرگاکەی تێدا نەچوو مشکلە جارێ نەکراوەتەوە بەڵام ئێستا دەتوانین لەو لاوە پێدا بووین. ناویام سێ پیکەریە مینۆس و ئایکیۆس و ئەکتیشن دەخوێن. ئەمریسا نامەیەکی ترە هەر بستێک دەڕۆی نامەیەک دەبێتەوە. مەسێوێک تریش بینەوە. خوارج شتێکی نییە بۆیە ناچین. بۆ ناشێت. Father? Calliope? Oh, You are not my daughter. no. But I know who you are. You know of me. They said you would come. Playing with toys, Kratos. Show yourself, Hades. Another one of your tricks. As usual, Spartan, you are gravely mistaken. Face me, coward! So eager, Kratos. Relax. برزم ساعتو نیشان دەکرێتەوە زمان دەسیوە بەڵام ئەو پێیوە دووتی نزیکانە ئازامەکەیان نزیکانی تر دەبین. نامەیەکی تر
girdi. İstediği ileri havası ekleyin. Siripleri alayım. Getirdim. Nişanlarına bile sinema beni göstermek istedim. Gideriz basmak yani. Selam. Aha, şöyle taze.
سیوی هم زهر کتایی با خاطر کنیم باز با سیوی که این استمان هم لیزین نه اوه چون دعا گفتم نکشته که بیرون سید لگه خواهم ببین درگاه دکتیتم نه بتم Leave me be. I tell you, I have paid the price. Calm yourself, Smithcard. Ghost of Sparta. It is you. Well. I thought Zeus would have killed you by now. I thought you would have escaped this cavern by now. Zeus may have imprisoned me here, but you are the reason I live in torment. I did you no wrong, Hephaestus. I pursue only one Olympian. Well, as long as it's only one Olympian. I seek the flame of Olympus. Do you know of it? For what purpose, Spartan? For the purpose I have chosen. Now tell me, do you know of the flame? All true children of Olympus know of it. They've all come to respect its power. But don't be fooled by its enticing glow. Neither god nor man can touch its lethal flame. I only need to find it. If you can find your way out of the underworld, I'm sure you can find your way to the flame of Olympus. You have been truly helpful, Hephaestus. من izliyorum ne oynuyor. Böyle gireyim. Var این عملیه bu. سه ساعت تابو سخنه falan gördükler. Bir şey.
سیوێکی بکەین وەرە لەسەر سیوەکەی تریش سیو بکەین لە بە پارتی داهاتوو لێرە کۆتایی بە ڤیدیۆکە دێنیم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت لایک و سابسکرایبتان بینێت تا ڤیدیۆکە تر و کاتێکی تر خواتان